عزیزانم مام کاتتان باش ڕەنگینم خۆشحاڵم دووبارە جارێکی دیکە هاتمەوە خزمەتتان. جیاوازی منداڵی خانمێک تاڵی و نەهامەتی و ئازار و مەحاڵی گەیاندە ترۆپکی جوانی و تێڕوانین بەرەو ئاسۆیەکی ڕوون، متمانەبوون و هێز و پێگە و لێپرسراوەتی بەدیهێنا. هیوای فێربوون و خوێندن لە ڕۆحی ئەم خانمە بووە دەرچەیەک بۆ ڕەوینەوەی چیرۆکە گوماناویەکان و خەیاڵ و مەحاڵی کردە ئەرزی واقع. ئەو خانمەی ئەمڕۆ دەیدوێنم باس لە ئەزمموی خۆی دەکات پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر پاڤێ جەمیل، ڕاگری کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی. ئەم کاتت باش سڵاوت لێبێ خاتون، سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاسی ئێواکەین، سپاس بۆ ئەم دەرفەتە کە منتان بە شایستە زانیوە و لە منتان ڕابینیوە کە ئەمڕۆ باز لە ئەزمموی خۆم بکەم. دیارە من وەکو هەموو تاکێکی ئەم کوردستانە، وەکو هەموو ژنێکە لەم کوردستانەیە و بەتایبەتی ئەو ژنانەی کە بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان بێبەش نەبوون لە قوربانیدان بۆ وڵاتەکەیان، بەتەکید ناڕەحەتی و زەحمەتێکی زۆر چێشتووە. بەتەکید ئەمەش هەمووی لە پێناوی ئەوەیە بووە کە خێزانەکەم خێزانێکی نیشتیمان پەروەر بووە، خێزانێک بووە کە بەردەوام بە هەستی بەرپرسیارەتی خۆی زانیوە کە دیفاع لە وڵاتەکەی خۆی بکە، لە کوردستانەکەی بکە. کەرامەت و شکۆ و ڕەمز و هەموو ئەو ڕەمزە جوانانی کە هەیبووە بەهاکانی هەبووە لە کوردستان و لە خۆشەویستی خاک و وڵات و نیشتیمانەکەی بینیوێتەوە. بۆیە بەدڵنیایەوە لە خێزانێکی وەهایە گەورە بووم کە هەموو شتێک بکا بە قوربانی ئەوەی کە سەربەرز بژی هاو نیشتیمانیان و جەماوەر و خەڵکی وڵاتەکەی بە شێوازێکی ئازاد و دوور لە زۆرداری بژین. بۆیە بەدڵنیایی ئەوە ئەو خێزانەیە کە منیان پەروەردە کردووە. هەمیشە سەرکەوتوبی و هەمیشە بەختەوەر بێ لەگەڵ خێزانەکەتە، هەروەکو خۆت ئاماژەت پێکرد بێگومان کاتێک کە خانمان هەنگاو بۆ کارێک ئەنێن یاخۆت ئامانج و هیوایەکیانەیە بێ قوربانیدان نابێت، بێگومانە بێ کۆمەڵێک سەختی ناڕەحەتی. ئێستا کاتێ دکتۆرە پاڤێ ئەدوێنین بێگومان هەروە بە ئاسانی نەگەیشتووە بەم پلەی ئێستا، بێگومان کۆمەڵێ ناڕەحەتی. و یەکێک لەو خاڵە گرنگانی کەوا باست کرد کاتێک کە تۆ کچی شەهیدێکی ئەو بۆ خۆی لێپرسراوێتی خێزانیە بەرامبەر بە خاک و نیشتیمان، کاتێک کە ئەو ترێت دکتۆرە پاڤێ شەهید جەمیل، ئەمە چییە لای تۆ، چه هەستێکە؟ بەڵێ دیارە ئەوەی کە منی کردووە بەم پاڤێ ئێستا ئەوە بووە کە من کچی شەهیدی سەرکردا شەهید شێخ جەمیلم. شەهید شێخ جەمیل هەموو کاتێک بووە بە چەترێکە من بەردەوام هەست بە سا و سێبەریەکەم. ڕاستە ئەو شەهید شێخ جەمیل دەمێکە لە ژیانانە ماوە و شەهید بووە و هەموو پیرۆزیەکانی خۆی و تەمەنی خۆی و خۆشی ژیانی خۆی کردووە بە قوربانی نەتەوە وڵاتەکەی. بەڵام ئەمە سەرمایی منە، یعنی ئەمە ڕەمزی منە، ئەمە ئەو شانازیەیە کە من تا ئێستا ماومەتەوە، ئەو ڕێبازەیە کە من لەسەری ئەڕۆم. بۆیە منیش بە هەمان شێوە کە ئەو ڕێبازە گەورەی لە پشتی منەوەیە کە ڕێبازی ئەوەیە کە کەمبژی و کەڵبژیە، ڕێبازێکە کە خۆنەویستانەیە، بەتەکید بنی خستۆتە ژێرباری ئەو قورسیەوە. بەڕاستی قورسایی و زەحمەتی و لێپرسایەتێکی زۆر گەورەیە لەسەر شانم کە ئەچمە هەر شوێنەیەک یا هەچ کەسێک کە بمبینێ کە ئەڵێم کچی شەهید شێخ جەمیلم، بەتەکید ئەوەی تر ئەو کەسانی کە بینیویانە بۆ ڕۆژێکیش بووە ئەزانن کە کێ بووە و چۆن بووە، ئەوەی تر قورسایی و ئەرکی سەرشانی من گەوراکەن. بۆیە بەتەکید ئەمە ئەرکە پیرۆزەکەی کە من هەڵم گرتووە و بە هەموو توانامەوە بە هەموو هێز و وزەمەوە ئەمەوێ ئەو ئەرکە هەڵگرم، چونکە ئەرکێکی زۆر قورسە. بەتەکید زۆر زەحمەتە لە ژیانێکی وەکو ئێستا بتوانیت هەم دایک بی، هەم مامۆستابی، هەم کەسێک بیکە لە بەرپرسیارەتیەک لەسەر بێ، بەتەکید و لە هەمووشی گەورەتر کە کچی ئەو شەهیدە قارەمانە بی. نەک هەر تۆ شانازی پێوەکەی، ئێمە شانازی بەرەوەکەین. ئەبیستیم کەوا دکتۆرە پاڤێ بەردەوام بڵێن لە لێدوانەکانە باسی واکە کە منداڵی من جیاواز بووە. جا هەر یەک و بە جۆرێک منداڵی جیاوازە، پێمان خۆشە کە بزانین جیاوازی منداڵی تۆ لە چیدا. بەڵێ دیارە جیاوازەکە لەواچەلەوە سەرچاو بگرێت بە حکمی ئەوەی کە ماڵە پێشمەرگە بووین و ژیانی ئێمە ژیانێکی ئەوە بووەکە لە بینی شاخ و شارا بووە.
و ژیانێکی پڕمەترسی بووە و لە هەمان کاتیشا ژیانێکی بووە پڕ لە چاوەڕوانی بووە چونکە ئەو کاتێکە من باوکم بە شەهید ئەکرێت لەو کاتەیە من تەمەنم 4 ساڵە بێ طبعاً باوکم و دە پێشمەرگەی یەکێکیش لەوانە هەر کوڕی پورم بووە شەهید ئاراز بۆیە ئێمە نەمانزانیوە ینی تاوەکو ئەو کاتە تا 7 ساڵ کە ئەمان شەهید کراون چکە دوای ئەوەی کە دەست بەسەرەکرێن و ئەگیرێن لە داستانی ڕزگاریە ئەبرێن بۆ معسکەری سیتەک و لەوێ دیارە لە پرسنەوەیان گەڵاکرێ و دوای ئەوە ڕەمیەکرێن و لە 2 چاڵی بە کۆمەڵە کە چاڵەکان بەدەستی خۆیان پیان هەڵکەنیون شەهید دەکرێن و لە 2 چاڵە ئەنێژرێن تا ئەو کاتەش ئێمە لای ئێمە ڕوون نەبووە کە شەهید کراون وامان زانووە کە براون و سجن کراون بۆیە لە دوای ڕاپەڕینەوە بە شێوازێکە دێهاتەکان ئاوەدانەکرێنەوە ئەچنەوە سەر خاکەکانیان ئەبینن کە ئەو عەرزەی کە ئەیانوێ بیچێننەوە ئەو کەسانی کە خەڵکی ئاوایەکەن ئەبینن کە چۆنەڵی لاشە و جلوبەرگ و ئەو چۆنەڵی دەرەکەوێ بۆیە بەتەکید لەبەر جلەکانیان و لە هەمان کاتە هەوێ و ئەو شتانی کە پێیان بووە ئەسەلمێنرێ کە ئەمان ئەو 11 شەهیدن کە 7 ساڵ پێش ئێستا ئەو کارە ساتیان لە بەسەر هاتووە بۆیە تا 7 ساڵ ئێمە هەر چاوەڕێمان کردو کە ئەوان زینون ئەمە خۆی بۆ خۆی جیاوازەکە ئەوەیە کە دروستی کردووە کە ژیانێک بۆ پڕ بووە لە چاوەڕوانی پڕ بووە لەوەی کە تۆ نازی بێ باوکی و لە هەمان کاتیشا ئێمە تا ئەو 7 ساڵە بە شێوازێکی مەخفی و شاراوە لە شارە ژیاوین ئەمانە وای کردووە کە بەرپرسیارەتی و هەستێکی قورس و زەحمەت لە ناخی ئێمەیە بڵین وەکو مناڵ کە لەو کاتەیە دروست ببێ و لە هەمان کاتیشە هەستمان بۆ کردووە کە ئێمە خێزانێکی جیاوازین لە خێزانێکی ئاسایی کە ئەوان ئەتوانن بە ئاسایی بچنە قۆناغەکانی خوێندنیان بە ئاسانی ئەتوانن بچنە دەرەوە ئەتوانن لە ماڵەکانی خوانە بە ئارامی بژین بەس ئێمە ئەو جۆرە ژیانەمان نەبووە بە تایبەتی باوکت کە ئێستا عنی بڵێن شەهید بوو هەر لەو کاتەوە بووە ڕەمزێک بۆ ئێوە بووە بڵێن پێشڕەویەک بۆ ئێوە کە ئێوە لەسەر بڵێن کارەکانی ئەو لەسەر پەیڕۆ و پرۆگرام و بەرنامەی ئەو کە ئەو لە پێناو خاک و نیشتیمانە ئێوەش چاولە بکەن و هەست بە بەرپرسیارەتی بکەن و ببنە خێزانێکی جیاواز بە شێوەیەکی جیاواز خزمەت بە کۆمەلگاکەتان بکەن هەمیشە سەرکەوتوبی ئەمەوێ ئەمە بە شێوازێکی گشتی باسمان کرد ئەمەوێ بە تایبەتی باستەوە بکەین کە هەنگاونانت لەگەڵ سیاست چۆن بۆ باسێکی ئەومان بۆ بکەی بەڵێ دیارە وەکو هەموو تاکێک کە لەم کوردستانەیە بوو بێ بە تەکید کە چاو دەکرێتەوە بە تایبەتی بەپێی ئەوەی کە باسیشم کرد تۆ کە کچە پێشمەرگەیەک بوو بێتی هەموو ژیانە لە ناو مەقەڕ و لە ناو پێشمەرگا بوو بێ بە تەکید تر ئەوە لە خوێنتایە بە تەواوەتی ناتوانانی بێبەریبی لەوەی کە تۆ لەگەڵ سیاسەتە بتوانی سیاسی نەبی ڕاستە من لەوا چێستا لە یەکێک لە ئۆرگانەکان یاخود لە شوێنێکە پلێکی حیزبیم نەبێ هەرچەنە من کە چومەتە قۆناغەکانی خوێندنمەوانی هەر لە یەکی متەوەسەوە لە خوێندکارانەوە دەستم پێ کردووە و بەشانە و بە لق و بەو شازە وردۆر دەهاتومەتە سەرەوانێ و لە کۆمیتەیە پاشان بۆ مەڵبند بەو شێوازە کە تێمان پەڕانوە بەڵام لەگەڵ ئەوەشا من بە هیچ شێوازێک تومحێکی ئەوەم نەبووە کە بچمە ناو سیاسەتەوە و پلەیەک شتێکی بۆ لەو بابەتەم هەبێ بەڵام بە تەکید لە هەموو پێویستیەکانە کە حیزبەکەم پێویستی بە من بوو بێ ئێمە هاوکاریمان کردو بە تەکید چکە ئێمە خوێنمان بۆ ڕشتووە بۆیە کە تۆ خوێن ئەڕێژی بەڕاستیەکە ئیتر هیچی تیان نامێنێتەوە ناتوانیت ینی بە دەربیت لەوەی کە بەردەوام هاوکاری بکەیت و لە هەمان کاتیشا من دایکم لەبەر ئەوەی کە خۆشی کادرێکی حیزبی بووە و یەکێک بووە لەو ژنە تێکۆشەرانەی کە پێشتر هەر لە پێشمەرگاتی و دواتریش لە دوای ینی پێش ڕاپەڕینیش هەر لە ڕێخستنا بووە و لە دوای ڕاپەڕینی شاکێک بۆ لۆژدانە لە کۆنگرەی یەکەما کە دڵنیەکی باشی هێنا و ئەندام مەڵبند بۆ لە مەڵبەندی سلەیمانی و پاشان قۆناغەکانی تری بڕیوە تێکۆشانە کە ئێوەی پەروەردەکرد بە تەکید واتە یعنی هەر نەماتوانیەوە دابڕاو بین لە خزمەتکردن بە حیزب و لە بەڕێخستنەکان و بە حیزباتی و
ئەو حملات و ئەو لە کاتی هەڵبژاردنەکانە لە کاتی کۆبوونەوەکانە لە کاتی هەموو ئەو چالاکیانە چکە چەند کۆمیتە و چەند شوێنێکی تێپەڕانەوە دایکم بۆیە ئێمەش بن و براکەم بەردەوام لەگەڵیا بووین بەردەوام لە کۆبوونەوەکانە بۆیە یعنی هەر چاوکرانەوەمان خۆی بۆ خۆی لە ناو حیزبا بۆ بەبێ ویستی خۆمان بووە یعنی بەبێ ویستی خۆمان هەر لە ناو ڕێخستن و لە ناو حیزبا بووین ئەو هەستا ئەو هەستکردن بە بەرپرسیارەتی کە تێکەڵاوی ئەو هاوکاری حیزبەکەتان بکەن کە هەمیشە خوێنی ڕشتۆ بۆ خاکوونیشتی دوای ئەوەش ئیتر کە خۆشم گەشتومەتە مەرحەلەیەک ئیتر لە خوێندنگەوە کە دەستمان پێ کردو لە کۆمەڵی خوێندکارانی کوردستان و دەستمان پێ کردو بە تەکید یعنی دەرگا بە دەرگامان بۆ حیزبەکەمان کردووە بەردەوام کۆمەک و هاوکاریکی تەواو ئەمە واجبی خۆمانە یعنی شتێک نییە بڵین ئێمە کردومانە ئێمە ئەبێ بیکەین دەستان خۆش بێ خانمان بەگشتی لە هەر بوارێکا بێ بەچی گرێوی سەرکەوتن ئەبنەوە دیارە خانمان لە کۆمەڵگەی ئێمەیە بەداخەوە بەهۆی هەندێک لە ڕێگریەکانی کۆمەڵگە و کللتور و دابوونەریت و زۆرێک لەو بابەتانەی کە هەیە ئێستا باشترا بەڵام لەوانەیە لە ساڵانی پێشترا ئەم بابەتە زەحمەتتر بوو بێ بۆیە بەتەکید زۆر زەحمەتە زۆر قورسە ژنان بتوانن دەربکەون ژنان بتوانن ئەو هیوا و ئاوات و ئەو توانە و خۆزگەی کە هەیەە بتوانن بەسەربەستی بڕۆن بۆی بەڵام لە هەمان کاتیشە زەحمەتیەکان زۆرە بەڵام ئەم زەحمەتیانە ئەوە نییە بڵێ ئەتوانێ ڕێگری و لێ بکە من خۆم وەکو ژنێک زۆر جار ئەو زەحمەتیانم کردووە بە خاڵێکی بەهێز بۆ خۆم زۆر جار ئەو زەحمەتیانە لێوەی فێر بووم زەحمەتیەکان بوون بە خاڵێک من بزانم سنووری خۆم چییە چکە زۆر گرنگە هەموو مرۆڤێک سنوورێکی خۆی هەیە ئەم سنوورانە هەروە لە خۆیەوە دروست نابێ بەڵکو هەر لە زۆربەی سنوورەکان هەستی پێەکەی زۆربەی سنوورەکانیش لە کۆمەڵگە و لە چواردەورەکەتەوە پێت ئەوترێتەوە بۆیە بەردەوام بۆ ئەوەی کە ژنێک بتوانێت سەرکەوتوو بێ گرنگە سنوورەکانی خۆی بزانێ زۆر گرنگە تۆ بتانی متمانەی کۆمەڵگەکە و چواردەورەکە و بەدەستبێنی لە هەمان کاتیش خێزانەکەت بە پلەی یەکەم بەتەکید چونکە تۆ لە ناو خێزان و پەروەرداکرێت وە خێزان ئەبێ یەکەم خاڵ بێت کە ڕێگە و پێ بتوانی ئەو چۆنەڵی وزەی خۆت کە ئەتوانی لە دەروی خێزانەکە و بەکاری بێنی بەتەکید لە خێزانەوەیە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە تۆ سنووری خۆت بزانی و بزانی ئەو بابەتانە چییە یاخود ئەو خاڵە مەحاڵانە چییە کە نابێت تێپەڕێنی ئەمە زۆر گرنگە سیقە بەخۆبوون و خۆ پەروەردەکردن و تێگەیشتن لە چواردەور و ئیشکردن لەسەرخۆ ئەمانە هەمووی خاڵێکی زۆر بەهێزە کە ژنان بتوانن ڕێگای بەرەو پێشچوونی خۆیان بزانن زۆر گرنگە ئەو کاتی کە ڕێگاکەی خۆت دۆزیەوە ئەو کاتە بەرەو ڕێگاکەی خۆت هەنگاوەنی زۆر کێشەی ژنان ئەوەیە بەڕاستیەکەی تووشی شپرزەیە بن زۆر جار ڕێگاکانیان لێ هەڵاوێ لە ئەوەی کە ئەو نە ڕێگاکان پەرش و بڵاوە بێت دوجار خوانیان بۆ نادۆزرێتەوە بۆیە زۆر گرنگە ڕێگای خۆت بزانی ئامانجی خۆت بزانی و بەرەو ڕێگاکەی خۆت بە پێی سنوورەکان تێپەڕێنی باشە دکتۆرە کاتێ ینی بەتابەتی ئەزانین کە بەگشتی خانمان لە کۆمەڵگە لە هەر شوێنێکی ینی ئەم جیهانەش بێت بەردەوام باستەوە کراوەکە خانمان زیاتر بە سەلیقەن لە کارکردنە و شوێندەستیان دیارە توانین بڵێن ئیشکردنەکان هەردوو ڕەگەز هەر وەکو یەک وایە بەڵام زیاتر ژنان جددیترن منش ئەپرسم کە سەلیقەی لە کارکردن خانمان بەرەو چوو ئەبە بڵێ ڕاستێکی ژنان بەتەکید یعنی ئەمە هەر لە ڕووی سایکۆلۆژی و لە ڕووی توێژینەوەکانیشەوە دەرکەوتووە کە ژنان زیاتر وردەکارترن ژنان زیاتر بە وریاییتر و بە هەستێکی بەرپرسیارانەتر کارەکەن زۆر جار بە ترسیشەوە بەڕاستی ترسێکی زیاترمان هەیە بە حکمی ئەوەی کە باسم کرد کە ئەگەڕێتەوە بۆ کللتور و بۆ ئەو دابوونەریت و ئەو بابەتە کۆمەڵاتیانی کە هەمانە هەر لە پەروەردەکردمان و فێرکراوین کە لەواچێ ژنان نەتوانن چکە سنوورەکە باسی سنوورەکانم کرد سنوورمان زۆرە بۆیە ئەم سنوورانە بەڕاستی وای لێ کردوین کە حەزەرتر بن یعنی بە وریایی ترەوانێ مامەڵە بکەین لەگەڵ کارەکانە بۆیە بە تەکید تا بە وریایی ترەوە مامەڵە بکەیت تاوەکو ئەو کاتە دیتێڵ و وردەکاری زیاتر ئەبینیتەوە لە ئیشەکانی خۆتە من خۆم زۆر جار ڕوبەڕووی ئەوە بوومەتەوە کە مەسەلەن ئیشێک هاتۆتە پێشەوە پێم وتراوە تۆ بۆ بڕیارنایی لە خۆ تۆ ئێستا ئەتوانی
ئەوە لە دەسەڵاتی تۆیە بەڵام من هەموو کاتێک وتومەنا من ئێمە خۆمان وا پەروەردەکراوین کە تاگڕەوی نەبین بڕیاری تاگڕەویانە نین بڕیارێک نین کە تەنها لە یەک کەسەوە بێ گرنگە بەردەوام بەتەکید بەرژەوەندی چواردەور و ڕاوێژکردن بە چواردەور و واقع بینانەتر بیر بکەیتەوە ڕاستە لەوانەیە زۆر شت هەبێت تۆ بتوانی بە ئیمزایەکی تۆ بە دەسەڵاتی تۆ بڕوا بەڵام دوای ئەمە چی ئەبێت گرنگە تۆ چەند جارێک بیر لەوە بکەیتەوە تاوەکو بڕیارە ڕاستەکە ئەیت کارەساتی لە دوان نەبێت کارەسات بتەکید کارەساتە ینی چۆنەڵ کە کارەساتەکە ڕوویە ئەو کاتە تۆ چی ئەەکەی یعنی وجدانی خۆت بەردەوام ئازار دەیە ئەو کاتە هیچ شتێک ناگەڕێتەوە هەستکردنیشیت سوودێکی نابێت هیچ سوودێکی نابێت و لە هەمان کاتیشا بەردەوام ژنان وا بیر ئەکەنەوە جیاواز لە پیاوان لەواچێ پیاو بە جۆرێک بیرکاتەوە خێرا و بڕیاردانێکی سەریعی هەبێ و لە هەمان کاتیشا بە ئاراستەیەک بیرکاتەوە بەڵام ژنان من خۆم هەر دکتۆراکەشم لەسەر PTSD-ە واتە بڵین شڵەژانی دەرونی پاش هێدمە باس لەواکە کە ژنان زیاتر لە کاتی قەرارانە لە کاتی بڕیارەکانە بیر لە چواردەوریان ئەکەنەوە واتە فرەلایەنە بیرکردنەوەکانیان ئەمە وای لێ کردووە کە ژنان تەنها وەها وەکو پیاو بیر نەکەن ینی جیاوازی ژن و پیاو لەمایە لەبەر ینی خۆی کۆمەڵێ شتەکە وای لێ کردووە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ژنان حەکیمانەتر بڕیارێن میهرەبانانەتر بڕیارێن و سوودی کۆمەڵگە و سوودی کۆمەڵ زیاتر لە پێشچاوەگرن وەک لە سوودی تاکە کەسی بۆیە بە تەکید ئەوان جیاوازە سمێسە پیاوان کە جوان لێمانە بێگلەی بکەن بڵێن بە بەردەوامی باسیژن بەڵام ئەمە واقع ینی ژنان زیاتر لە کارکردنە ینی ئەمە نەک بە قسەی ئێمە هەموو جیهانیشەوەکەوە بە پێتێژینەوەکان ژنان جددیترن دڵسۆزترن هەروەکو دکتۆرە پاڤێژ باسی کرد حەکیمانەتر لە کارکردنە یاخۆ سەلیقەیان زیاتر لە کارکردنەوە ئەکاکەوە کارەکان زیاتر سەرکەوتوانەتر بێت دەست خۆش بێ پێم وا بێ کتێبێکی چاپکراوت هەیە حەزەکەم لە زاری خۆتەوە هەم ناوەڕۆکی هەم لەسەر کتێبەکە تۆزێک بۆمان بدەی باس لە چیە کات ڕاستە من طبعا دوو کتێبم هەیە تا ئێستا ئەو دوو کتێبەشم یەکێکیان ماستەرنامەکەمە یەکێکیشان دکتۆرانە بڵین نامەی دکتۆراکەمە بەڕاستیەکەی زۆر وەکو چۆن شانازی بە مناڵەکان مۆکەم ئاوا شانازی بە و دوو کتێبەش مۆکەم چونکە بەڕاستی تەمەنێکی زۆری ژیانم لەگەڵا بردووەتە سەر ماندووبوونێکی زۆر و لە هەمان کاتا بە هەستێکی زۆر بەرپرسیارانەوە و دواییش بە نەتیجەیەکی زۆر باشەوە بە پلەیەکی باش و سپاس بۆخوا کە ئەو دوو کتێبەم یاخود ئەو دوو توێژینەوەیم کردووە و وای لێ کردوم کە ئەوە بڵین لیژنەی گفتوگۆکەم کە سێری توێژینەوەکانمان کردووە کە ئەوە توێژنوێکی باش بووە سیقەیەکیان یاوە بە من متمانەیە کە من بتوانم دوا ڕۆژ ئاوە بیکەم بە کتێب و بیخەمە بەردەمی ئەو کەسانی کە خوێنەرن و پێویستیان بم بابەتە هەیە وەکو سەرچاوە بەکاربێنن کە ئەمە جێگی خۆشحاڵیمە بۆیە بە تەکید ئەو دوو کتێبە بەشێکی گەورن لە ڕۆحی من هەر لاپەڕێکیان کە خوێنمەوانێ بەسەرهات و چیرۆک و کاتێکی زۆر سەختی ژیانی منە و لە هەمان کاتا من توێژینەوەم زۆر هەیە نزیکی 14 بۆ 15 توێژینەوەیەکی ناوخۆی و دەریشۆم هەیە کە ئەمانش هەمووی لە گۆڤاری زانستی ناوخۆی و نێودەوڵەتیەکانە بڵاو بوونەتەوە بەڵام بەڕاستیەکەی ئەوانش بە تەکید ماندووبوونێکی زۆرم پێوە چێشتووە و تەقدیمم کردووە و پلەکانم پێ بڕیوە بەڵام بە تەکید نامی ماستەر و دکتۆراکەم یەکێکن لەوانەی کە من یعنی بە بەشێکی گەورەی ژیانی خۆمی ئەزانم ساڵانێکی زۆری تەمەنم بۆ دابین کردووە بۆ ئەوەی کە بتوانم بابەتێکی گرنگ بێت شانازی پێ بکەم لە دوا ڕۆژە بەو متمانەیە بتوانم باسی بکەم و ئەو بابەتانەی کە تایەتی بابەتێک بێ کە کلێنێک لە کتێبخانەی کوردی و هەرچەنە من ماستەرەکەم بە عەرەبیە و دکتۆراکەم بە کوردیە بەڵام لە هەمان کاتیشە بتوانم بە تەواوەتی چونکە هەردووکیان هەردوو توێژینەوەکە یەکێکن لەو توێژینەوانەی کە پێشتر توێژینەوەی لەسەر نەکراوە بۆیە بە تەکید ماندووبوونێکی زۆر و بەرپرسیارەتێکی زۆر و بە ئەمانەتێکی علمی زۆرەوە دەسراوە لەش ساق بێ لەبەرەوەی ئێستا لە دەرەوە ئێمە بەرنامەکەمان کردووە کاتێک کە تاوتوی بڵین ئەزمون و چالاکیەکانی تۆمان کرد من ئاڵایەکم بینی کە ئەم لۆگۆیی لەسەر بوو پێم خۆشەکە باسی ئەو بکەیت ئەو ئاڵایەکە
تاوکو ئێستا شتیوان بەرچاو نەکردووە. زۆر سپاس. دیارە لە سەرەتای کارکردنەوە وەکو ڕاگری کۆلێژی زانستە مرۆڤاتیەکان بەدەر لە ئیشە ئیداریەکەمان ئیشە کارگێڕیەکە و لە هەمان کاتژا من خۆم مامۆستای زانکۆم و ئەرکی مامۆستایەتیم هەیە. بەتەئکید لایەنێکی تر کە زۆر گرنگە و احتیمامان پێیاوە چالاکیەکانمانە، هەم چالاکی زانستی هەم چالاکی تەرفیهی بۆ خوێندکار و مامۆستا و فەرمانبەرەکانمان. خوێندکارەکانەوە هەیە ئەو چالاکیانە پێیوەستە بە زانکۆ مەبەستم. بەڵێ ئێمە چالاکیەکانمان هەمەڕەنگە، هەندێک چالاکیمان هەیە تەنها خۆی ئەبینێتەوە لە سمینار و لە پانێڵەکانە تایبەتە بە خوێندکارەکانمان، هەندێکی تریشیان تایبەتە بە مامۆستا و خوێندکار و واتە بە شێوازێکی گەورەتر و چۆنەڵی فراوانتر چالاکیەکانمانەکەین. هەندێک چالاکیش هەیە تایبەتە بە فەرمانبەرەکانمان. بەڵام هەندێک چالاکی ترمان هەیە لەسەر ئاسی نێودەوڵەتی کردومانە. بۆ نمونە سێ کۆنفرانسی گەورەمان کرد، کۆنفرانسی زاکرۆس لە هەزارەکەمی پێش زاین لەگەڵ زانکۆی ساپێنزای ئیتاڵی، هەروەها کۆنفرانسی ژن ئەمەیان تایبەتە بە کۆنفرانسی ژن کە لەگەڵ زانکۆی جیهانی سلەیمانیە بە بەشداری لەگەڵ ئەوانە کردمان. دیارە ئەمە یەکێک بوو لەو کۆنفرانسانی کە دەنگانەوەکی زۆر باشی هەبوو. ئەم لۆگۆیەش ئەگەر سێری بکەی ئەمە ژ لە خواری شۆ نێ ژن، ئەمە واتە ژن بەو شێوازە نووسراوە. دیارە ئەم کۆنفرانسێکێک بوو لەو کۆنفرانسانەی کە زۆر گرنگ بوو و پێویستیش بوو لەو کاتەیە بە ئەنجامی بگەێنین، چونکە پرسی ژن خۆی بۆ خۆی پرسێکی گەورەیە، بابەتێک کە بەداخەوە تا ئێستاش هەر بە شێوازێکی لاوەکی سەیرەکرێ. یعنی زۆر جار ئێمە ڕاستە لە کۆڕ و لە کۆنفرانس و لە زۆرێک لە بابەتەکانە باسی ژنەکەین، بەڵام ئێشتا نەچۆتە ناو ڕوئیا و نەچۆتە ناو ناخی کەسەکان و واقعەکە هەم ژنان و هەم پیاوانیش، نەک هەر پیاوان، ژنانیش خۆی ئێشتا بە بابەتێکی گرنگ و بابەتێکی زۆر هەستیار سێری ئەم بابەتە ناکەن. ئەوە تا ئێمە ئەیبینین لە میدیاکانمانە، لە ڕێگەی ئیتر دراماکانمانەوە بێ، لە ڕێگەی هەواڵەکانەوە بێ، لە ڕێگەی زۆرێک لەو بابەتانی کە پەخشەکرێ، بەردەوام ڕۆڵی ژن بە شێوازێکی زۆر سلبی و نەرێنی پیشان ئەیرێ بەداخەوە. زۆرێک لە ئەو توێژینەوانی تریش کە کردومانە، من خۆم توێژینەوەکمان هەیە لەگەڵ مامۆستاکانی هاوڕێمە تایبەتە بە ئەدای کارکردنی ژنانی میدیاکار لە هەرێمی کوردستان لە ناو میدیاکانە. بۆمان دەرکەوتۆ بەداخەوە ژنانی میدیاکار ڕاستە لەواچە لە ڕووی ژمارەوە ڕێژێکی زۆریان هەبێ، بەڵام بەداخەوە لە ڕووی شێوازی کارکردن و چۆنەتی کارکردنیان بەداخەوە ڕۆڵێکی زۆر سەرەکیان نەبووە. بەرنامەی زۆر جدی و یاخود بۆ نمونە بەڕێوەبەری دەستگایەکی زۆر گەورەی میدیایی نین. بۆیە ئەمانە هۆکارێک بۆ کە ئێمە ئەم کۆنفرانسە بکەین، چونکە بە پێویستمان زانیوە هۆشیارێکی گەورەمان هەبێت. هەم ڕاستە ئێمە خۆمان باسمان کردووە لە ڕێگەی توێژینەوە ناوخۆیەکانەوە، بەڵام میوانێکی زۆری 68 توێژینەوەمان هەبووە کە زۆربەی زۆری توێژینەوەکان لە دەرەوەی وڵات بوون بە شوێنە جیاوازەکانەوە. بۆیە وستومانە بزانین لە قەڵەمی ئەو توێژەرانەی دەرەوە چی ئەگوزەرێ، ژنانی کوردستان چۆنە لەلای ئەوان، وێنەی ژنان چۆنەوە بەپێی سەرچاوە زانستیەکان، چکە لە هەموو بوارەکانە ئەم ینی چۆنەڵی باسی ژن کرابوو. بزانین چۆنە، یعنی لایەنەکانی چۆنە، ئایا پرسی ژن هەر ئەوەیە کە لە ئەلام شانەیری یاخود لە ناو کۆمەڵگەیەک لە ناو شوێنێک ناوچەیەکە یان شێوازەکەی چۆنە. طبعاً خۆشبەختانە توێژینەوەکی زۆری مێژویی، توێژینەوەکی زۆری بابەتەکانی تر لە ڕووی فەرهەنگ و لە ڕووی میدیا و لە ڕووی زمان و کولتور و دابوونەریت و تەنانەت ژنانی سەرکردە و زۆر توێژینەوەمان بۆ هاتبوو. یعنی شتی سەرسوڕهێنەر کە ئێمە خۆمان چەند ساڵە لە بواری ژنا ئیشەکەین و چەندین کارمان بۆ ئەو بابەتە کردووە، بەڵام بەڕاستی نەمانزانوە کە ژن ئەوە گرنگە کە حەزارەتی مرۆڤایەتی لە سەردەسی ژن بنیادەن بێ، کە ژنان چەند لە دەستیان هەبووە لە دروستکردن و نووسینەوەی مێژووە، ژنان چەند لە خۆبردوانە لە شۆڕشەکانە بەشدار بوون، لە ئەرکی پەروەردە و فێرکردن و تەندروستی و لە هەموو بوارەکانە چەند دەستێکی باڵیان هەبووە. بۆیە بەڕاستیەکەی ئەمە خۆشحاڵی بوو بۆ ئێمە، چونکە دوجاریش توێژینەوەکان لە دووتوێی گۆڤارێکی زانکۆی سلەیمانی کە گۆڤارێکی زانستیە ئەکرێ بە کتێبێک و ئەم توێژینەوان و ئەبن بە سەرچاوی ڕەسەن و سوودی لێ ئەبینرێ. بۆیە دەستکەوتێکی زۆر باشمان هەبوو لەو کۆنفرانسەیە. بەتەئکید بەدەر لەم کۆنفرانسی کاری کۆمەڵایەتیمان هەبوو.
ئەمانە هەمووی کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی زۆر باش بوون و توێژینەوەی زۆر باشمان دەستکەوتەوە و توانیمان پێشنیار و ڕاستباردەی زۆر باشمان هەبێ بۆ لایەنی حکومی بۆ لایەنی حکومی کە بتوانن دوجار ئەوانیش ئەو سوود ببینن لە ڕاستباردەکان و کاری لەسەر بکەن لە بەرنامە و ئەجێندای کارکردنی خۆیانە سەرکەوتوبی. ئێستا ڕاگری کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی لە زانکۆی سلێمانی کە هاتوونێتە شوێنی کارەکەشر لێرە پرۆگراممان کرد، وەک ڕاگری کۆلێژێک چی شتێکت کردوتە بنەما لە کارکردنت؟ بەڵێ دیارە من طبعاً وەکو ڕاگری کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان من هیچ کات خۆم بەوە نازانم کە من ڕاستە وەکو پۆستەکەم وەکو ناونیشان ڕاگری کۆلێژ زانستی مرۆڤایەتیم، بەڵام ئەمە زۆر ینی بە سەراحەت دەیڵێم و ئەمە چۆنەڵی بە جۆرێک لە جۆرەکان تەنها بۆ ئەم بەرنامەیە نییە، بەس ئەوەی کە لە نزیکم بێ ئەزانێ من کارمەندێکم لێرە فەرمانبەرێکم وەکو هەموو فەرمانبەرەکانی تر چونکە زۆر چونکە من خۆم خوێندکاری ئەم کۆلێجە بووم، من خۆم کە ساڵی 2000 وەرگیراوم لە بەشی ڕاگەاندن لە کۆلێژی زانستی مرۆڤایەتی تەمەنم 18 ساڵ بووە خوێندکاری ئەم کۆلێژە بووم. ئەم کۆلێژە منی خزمەت کردووە، ئەم کۆلێژە بەڕاستێکی خزمەتی منی کردووە، ئەم کۆلێژە مامۆستاکانم هەمویان دائیمەن من سوپاسیان ئەەکەم بەڕاستەکەی کە زۆر بە شێوازێک پاڵپشتمان بوون بۆ هەموو وەجبەکەمان و بە تایبەتی من ئەو کەسانی کە لە چواردەورم بوون بەڕاستی هەمووی دەستێکی زۆر باشیان هەبووە کە لەوەی کە پشتیوان بن پشگیر بن کە من ئەمڕۆ لێرە دانیشت بێتم. بۆیە من تەنها بە جوودی خۆمی نازانم، بە جوودی مامۆستاکان و کەسانی دڵسۆز و هاوڕێکان و هەموو ئەو کەسانەیە زانم کە ڕۆژێک لە ڕۆژان هاوکاری منیان کردووە. دوا جاریش کە من هەر لەم کۆلێژە لە 2005 تەخەڕوجم کردووە، من بووم بە مامۆستا لە پەروەردە لە وەزارەتی پەروەردە ئیتر تقریبا 5 ساڵێک دوای ئەوە لەبەروی دەرەجەکەم زۆر باش بوو و لە ئەوائیلەکان بووم، بۆیە هەستمە کرد کە ئەبێ من بچمەوە ناو زانکۆ. ئەوە بوو کە هاتمەوە ناو زانکۆ چەند ساڵێک وەکو معید ئیشم کردووە، کاری فەرمانبەریم کردووە، لە پسراوی بەشی خوێندنی باڵا بووم، دوجار لە کتێبخانە بووم، واتە هەموو بەشەکانی کۆلێجەکەم دیوای بە هەموو مەرحەلەکانە بە مەرحەلەی خوێندکاری دوجار مۆزەفی بە تەدریجی و بە پلەبەندی بەتەکی دوجاریش کە وەرگیراومەتەوە لە ماستەر، طبعاً بە منافەسە وەرگیراومەتەوە، منافەسێکی زانستیانە، یعنی بە هیچ شێوازێک بڵین ئەوە نەبووە کە چۆنەڵی لەسەر بنەمای ڕۆژینە و غیرەکردنا بە شێوازێکی زانستیانە و لە هەمان کاتیشا بەپێی دەرەجە و نمرە و بەپێی ئەوانە بووە، یعنی زۆر بە شێوازێکی یەکسانانە مامەڵم لەگەڵا کراوە. دوا ئەوەش کە من بە هەمان شێوە خزمەتی کردوم و شەهادی ماستەرم هێناوە، دوای ئەوەش بووم بە مامۆستای یاری دەدەر، لە دوای ئەوەشەوە توێژینەوەم کردووە بەپێی توێژینەوەکان بووم بە مامۆستا، پاشان لە زانکۆی سەلاحەدین کە دکتۆراکەم وەرگرتووە و بووم بە خوێندکار لە زانکۆی سەلاحەدین و گەڕاومەتەوە بۆ زانکۆ و لە پسراوی سایتی زانکۆ بووم و یعنی کۆمەڵێ بڵین بە هەموو مەرحەلەکانە کە تێپەڕیم و ئەم زانکۆیە بەڕاستی خزمەتێکی ئێمەی کردووە، ڕاستە ئێمە تیا ماندوو بووین، شەو نخوونیمان تیا کردووە، بەڵام ئەگەر خۆشەویستی و باوەشی ئەم کۆلێژە نەبوایە من ئێستا لێرە نەبووم. ئەم جوانیە شوای لە تۆ کردووە کە ئێستا هەست بە لێپرسراوەتی بەرامبەر بەم زانکۆیە بکەیت. بەتەکید لەبەرەوە من کارمەندی ئەم کۆلێژەم، من مامۆستای بەشی ڕاگەاندن لە زانکۆی سلێمانی، بۆیە بەتەکید من واجبی سەرشانمە و ئەرکی سەرشانمە وەکو کەسێک کە خزمەتێک دەکا لەو فترەی کە من لەم شوێنەیەم خزمەتی بکەم. دوجاریش ئەگەر لە ورژ نەمامۆک و چۆن لە پێشتریشا هەر خزمەتکار و دڵسۆزی کۆلێژەکەم و زانکۆکەم بووم، بەتەکید لێرەش نەمام هەر بەتەکید من دڵسۆزی ئەم کۆلێژ و زانکۆیەم. پێم خۆشە ئاماژە بە خاڵێ بکەم لێرەوە بۆ خانمان، چکە ئێمە بەرنامەکەمان خانمانەیە، خزمەتی خانمانەکەین، هەتا تەمەنمان ما بێت پێمان خۆشە هەموو خانمان بەبێ جیاوازی بەسەر بکەین. هەروەکو خۆشم باس کرد دکتۆرە پاڤێ باسی لەوە کرد کە ئێمە لە بڵێن دایرەکانە بەگشتی خانمی زۆرمانەیە، ئێستا
خۆشببختین کە ینی کۆمەلگا وای لێ هاتووە خانمی زۆر دێتە پێشەوە ئەکرێ لە دایرەکانە ینی لە جیاتیەوەی کە تۆ بۆ نمونە چاو لە کەسێ بکەی لە پلەیەکی زۆر باشایە غیرەی پێ بە یاخۆت ئیرەی پێ بێت لە بری ئەوە دانیشی بکەیتە ململانێ و سراعی بڵین دەرونی لەگەڵی بە پێچەوانەوە ئەوەنە ئیش لەسەر خۆت بکەی هەروکو دکتۆرە پاپێوتی بە منافەسێکی زانستیانە کە کاریگەری لەسەر ئەوە نەبێت کە تۆ زیان بە بەرامبەرەکەت بگەینی زۆر خۆشەکە ئینسان ئەوەنەی کە بڵین سەرقاڵی ئەوە بێ بە دەوروبەرەکەی لە بری ئەوە بە منافسێکی زانستیانە بێتە مەدان و ئیش لەسەر خۆی بک بۆی کە بتوانێت بەرەو لوتکە هەنگاو بنێن دەست ئەمە بابەتێکی زۆر گرنگ بوو ئەمە ڕێنماییکیش بوو بەگشتی بۆ خانمان ئەمەوێ بپرسم کە چی دەستکەوتێک کە وای کردووە کە دکتۆرە پاڤێ هەمیشە شانازی پێ بکات جارە طبعا دەستکەوتەکان زۆرن و شانازیەکانیش بەڕاستیەکەی ئەو کاتەیە کە من هەست بکەم کە غەدرم لە کەس نەکردووە من هەر لەبەروی خۆم مامۆستام ئەوە دایکم و لە هەمان کاتیشە لە ئێستاشە ئەو ئەرکای ئیداریەم لەسەرە زۆر خەمی ئەوەمە ڕۆژێک لە ڕۆژان خۆم زەمیری خۆم معزب بێ بەوەی کە غەدرم لە کەسێ کرد بێ زۆر جار لەوانەیە من ڕوبەڕووی هەندێک بابەتە بمەوە ئەو بابەتانە ئەوەیە کە ئێمە چونکە لە مؤسسەیەکین ئەم مؤسسێ ئەم دامەزراوە بەڕێنمایی و بە یاساکان ئەبێتەوە بڕووی بەڕێوە ڕاستە لایەنێکی ئینسانی تایە ئیدارەش خۆی بۆ خۆی نەرمێکی تایە بەڵام لە هەمان کاتیشە ئەوەی کە تۆ ڕێنوێنی ئەکات ئەوەیە کە ڕێنمایی و یاساکانە بۆیە من خۆم کەسێکی ملتەزمم یعنی حەزم لە لاری نییە حەزەکەم زۆر بەڕێکی و بە جدیاتەوە ئیشەکان بکەم بۆیە تا ئەم مەرحەلەیە ئەوەی کە جێگەی شانازیمە ئەوەیە کە حەز ناکەم ڕۆژێک لە ڕۆژان غەدرم لە کەس کردبێ خۆم دائیمەن بە خوێندکارەکانیشم وتووە زۆر جار خوێندکار هەبووە زۆر دەرەجەی بۆ منە لەوە زیاتر لە من چاوەڕێ کردو توی دکتۆرە دەرەجەکەم کەمە وتومەنە لەبەرەوەی کە ئەم دەرەجەیە دەرەجەی خۆتە حەقی خۆتە لەبەروی من قیاسێکم هەیە لەو قیاسە لانایەم ڕاستە من لەوانەیە ڕۆژانە بڵێ تو نەڵی ئینسانیان مرۆڤانیان احتیمامێکی زیاتر بێکێک بێ ئەوە هەست بکە بەڵام ئەمە پێوەەر نییە بۆ ئەوەی کە من بمەوێ غەدەکەی یاخود جیاوازی بکەم لە ئێستاشا بەڕاستێکی کە لە ئیشی ئیداریام زۆر ئەوانەی چواردەور من ئەوانەی کە هاوڕێ من هەمووی چاوەڕی ئەوواکەن کە بڵیت و نەڵی ئیشەکانیان بە باشی بۆ جێبەجێکەیت و زۆر جار فەرقێک شتێک هەبێت کە بەڵام بەڕاستێکی ئەوانیش ئەزانن وە تێگەشتون لە ئەدای کارکردنی من یارمەتی هەمویانێ وەکو هەمویان پێم خۆش نییە ئەگەر بێت و شتێک بەپێ ڕێنمایەکان نەبێ یاخود بەپێ یاساکان نەبێ یاخود بە دەربێت لەوەی کە جیاوازیەک دروست بکا بیکەم وی زۆر جار لاچە ڕوبەڕی ئەو بوو بێتمەوە ئەو کەسانی کە زۆر نزیک من داوای شتێکیان کرد یاخود چاوەڕیان کرد بێ کە من ئەتوانم زۆر زیاتریان بۆ بکەم لە یەکێکتر کە نەم کردو تووشی شۆک بوون بەڵام دوجار دڵنیام لێم تی ئەگەن کە من ئەمەوێت وەکو یەکووە بەدات بەروەرانە و یەکسانیانە ئیشەکانم جێبەجێکەم کاتی بەرنامەکە بەرەو کۆتا شێگەر بکرێ حەزەکەم ئەم پرسیارەشە لێ بکەم بە کورتی وەڵامم بیتەوە بە دایکایەتی هەست بە جوانی دایک ئەکرێت کۆمنتت لەسەر ئەم دیێڕەت چییە؟ دایکاتی بابەتێکە بەڕاستی واتە ژیان دایکاتی میهرەبانیە هێزە توانایە خۆشەویستیە دەسەڵاتە دایکاتی واتە ونبوونی خۆت بەڵام دروستبوونی کەسانی چواردەورت و مناڵەکانە و من سێ مناڵم هەیە بەڕاستی من هەرسێکیان زۆر ماندوون بەدەستمەوە چونکە هەموو مەرحەلەکانی ژیانم چونکە من 19 ساڵ بووم زەواجم کردووە بۆیە بە هەموو قۆناغەکانی ژیانم مناڵەکانیشم کە لەگەڵ مابوون زۆر جار قوربانی میاوە پێیان بەڵام دوجار هیوادارم بتوانم ئەو پەروەردەیەکی باش و تەندروست و لە هەمان کاتە ڕازیبوونی ئەوانیش هەرچەنە باوەڕ ناکەم هیچ کەسە لە هیچ کەسێک ڕازی نییە تەنانەت مناڵەکانی خۆشە بەڵام گرنگەوەی ئەوان لە دوجارە هەست بکەن کە ڕاستە من لەواچێ زۆر جار تەسحێم پێیا بێتن بەڵام دوجار بۆ ئەوانیش بووە ڕاستە ئێمەش چاوەڕێ و جوانیە لە تۆ لە کۆتاییە من پەیامی هەموو خانمان وەرەگرم بۆ خانمان بەگشتی چونکە ئێمە پرۆگرامەکەمان خانمانەی و بۆ خانمانە بۆی کە
ئەمە ببێتە یعنی یارمەتی دەرێک بۆ هەموو ئەو خانمانی کە ئێستا لە ماڵەوەن هیچ ئامانجێکیان نییە لە ترسی دابوونەریتی کۆمەڵگان ناتوانن هەنگاو بۆ ئامانجەکانیان بنێن بەڵام لە ڕێگەی ئەم بەرنمەیە ئومێ دەکەین کە هۆشیاریەک بە کۆمەلگا ببەخشین و لە نەویشانە ئەو خێزانێکەوە زۆرترین خانم لە ماڵەکانیانایە لە کۆتایە چیت هەیە وەکو ڕێنمایی وەکو ئامۆژگاری بۆ خانمان زۆر زۆر سپاس بۆ ئێوە ئەم کارەی بەڕێستان ئەیکەن و خانمێکی جوان و شۆخ و شەنگ و ئاوەها سەنگین بەڕاستێکی کە من زۆر خۆشحاڵم بە ئەدای بەڕێزە کە ئەو خزمەتە جوانە ئەەکەی بەڕاستی ئەمە زۆر پێویستمان بەم بەرنامانە هەیە ڕاستە لەوانەیە زۆر کەس بڵێن زۆر قسە کراوە لە سەرژن زۆر بابەت هەبووە بەڵام ئێشتا منەڵم سەرەتامانە پێویستمان بە شۆڕشێکی گەورەتر هەیە پێویستمان بەوەیە کە زیاتر بەرنامەی لەم جۆرە لە ڕێگەی ئەم خانمە سەرکەوتوانانی وەکو بەڕێستان و نمونەی زۆر جوانی ترکە هەیە ئێمە لەواچێ دڵۆپێک بین لەو دەریایە چونکە ژنان هەر لە مێژۆ تاوکو ئێستا چەندین ژنی قارەمانمان هەیە ئەگەر بەڕێستان بۆ ئەرکە جوانە هەستن و بیان دۆزنەوە بە تەکید نمونەی زۆر جوانمان هەیە و ئەش بن بە مەشخەڵ و ئەبن بە نمونەی زۆر جوان بۆ کچان و ژنانی داهاتوومان کە بەڕاستی ئەگەر گەلێک نیشتیمانێک ژنانی تیا ڕۆشنبیر نەبێ ژنانی تا سەرکەوتو نەبێ کۆمەڵگەش سەرکەوتو نابێ بێگومان ئیتر لای خۆمانەوە ئێمە شەبین بە دڵۆپێک و دەریاکە پڕەکەین ئینشاڵڵا خانمانش بەرەو پێشە چەند زۆر خۆشحاڵ بووم دکتۆرە پاڤێ بۆ ئەم کاتە کە سەرباری سەرقاڵیت و کۆمەڵێک کاری دیکات ئەم کاتت بۆ ئێمە تەرخان کرد و ئێمە توانیمانکە ئومێ دەکەم توانی بێتمان کە لە ڕێگەی ئەم چەند ساتەوە خزمەتی جەنابمان کرد بێت و لە ئاساس خزمەتی تۆیا بۆ بێتین لە پاش بەشداربوونت لە پرۆگرامەکە ئێمە قەڵغانێکی ڕێزیێنانمان بۆ تۆ ئامادە کردووە کە تایبەتە بە پرۆگرامی پێشڕۆ زۆر سپاسی ئێواکەم سپاسی ئێواکەم دەستان خۆش بێ زۆر سپاس دەستان خۆش بێ هەر سەرکەوتوو بن سپاسی ئێواکەمەوە ئێمە بڕگەیەکمان هەیە کە ئەمە یاسایە لە پرۆگرامەکە تێنووسی پرۆگرامی پێشڕۆن واتە دەفتەرێکی یادەوەریە زۆر باش کە ئەم دەفتەرە بۆ خودی خۆمەگەڕێتەوە کە لە مێژووی ئەرشیفی پرۆگرامی پێشڕۆن دەستان خۆش پێم خۆشە کە دەستنووسی ئەو خانمە سەرکەوتوانە تۆشێکی لەو خانمە سەرکەوتوانە دەستنووسی خۆت بەجێ بهێڵی ئایا سەبارەت بە بەڕێوەچوونی پرۆگرامەکە بێت بە شێوازی بەرنامەکە بێت یاخود پێت باشە لە پرۆگرامەکانی داهاتووە کێ بە شایستە ئەزانی کە هاوشەوەی خۆت لەسەر و کورسێدان چێت و ببێتە میوانی پرۆگرامی ئێوە دەستان خۆش بێ ئەمە زۆر جوانە بەڕاستی ئەمە من یەکەم جارمە لە بەرنمەیە ئەمە داهێنانێکی زۆر جوانە بە دڵنیاییشەوە هەر شتێک دۆکۆمنت نەکرێت نەنووسرێت هونەبێ بۆیە ئەمە زۆر بە دڵما ئیشەڵا سەرکەوتووە بن و بە خۆشحاڵ بووم بە تێنووسەکە کۆتایی پێهێنین و تۆ خەریکی نووسینی خۆت بە بەڵێ خۆشەویستان پرۆگرامی ئەم جارەی پێشڕوانیش کۆتایی هاتکە بە سەرکردنەوەی پرۆفسۆری یاکدەدەر دکتۆر پاڤێ جەمیل بوو کە یەکێکە لە کچی شەهیدە قارەمانەکان ئەو شەهیدەی کە لە پێناو خاک و نیشتیمانە خوێنی خۆی بەخشیوە کە ئێستا ئەم خانمە جوانە ئەم خانمە پێشەوەی لێ دروست بە ئومێ دەکەین کە بەم چەند ساتە توانی بێتمانکەوە خزمەتی ئەو توانە و ئەزمون و چالاکیانەی یاخود ئەو ئەزمونەی کە ئێستا بەدەستی هێناوە کردبێتمان تا پرۆگرامێکی تر سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە تاوکە سابینەر بوون سپاس بۆ تەواوی هاوکارانم کا بەردەوام ماندوو ئەبن بەم پرۆگرامەوە تا بەرنامەیەکی تر و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە با تێنووسی پرۆگرامی پێشڕەوان کۆتایی پێهێنین خواتان لەگەڵ